منم پۆستانە بۆ خەڵکی ئاوام ناکەم زۆرینە مشریکن بەجددی زۆرینە حەقیان ناوێ زۆرینە شرکە لە بژێنن زۆرینە عاتفین ئێستا ئەبوجال لە دۆزەخەوە بگەڕێتەوە دوو قسەی خێر بکە زۆرینە دەستخۆشی لە یەکەن و بە قوربان و بە ساقەیە بن ئەمە پۆستێکی هەڵمەت گۆرانە بەساب دوای ئەوەی کە مسلمان بووە لەگەڵێکی لە ملحیدەکانی ترا بە ناوی هیواسابی بزانە چۆن ڕابێرن دوای شتێکی تام شاندا وهات مولاي واسابير اما ولا انت نعم مسلمانك شي نعم مسلمانك جاكيرني هات مولاي مسلمانك جاكيرني بين ما هو سر غير راسته ان شاء الله لا وجبيت وما يام وجبيت سيما تجبر خوش اجمال بينهم برغي حق رغي راس شلون استهزاءك ان شاء الله ان شاء الله باش ئەمە ئەو کاتەیە کە بە هەمە پێشەوە نیە بە حساب دوای ئەوەی کە مسلمان بووە ئێستا با بچینە سەر فەیسبووکی هیواسابیر بزانە چەند بێڕەوشتە با بڕێنە سەری ئەمە فەیسبووکی هیواسابیرە ڕسمێکی ناتانیاهۆی داناوە پۆستەکانی ئیتر کوفر و جنێ و شتی وای تایە باوەڕتان هەبێ نییە لێرە سوکاتی بەو مسلمانەکە کە حیجابیان کردووە ئەمە شتی خراپە باهینی نەکەم ئەم جاروە لێرە گاڵتەیەکە هەروەها بێتەوە سەیریکە لێرە ئەمەش ئەم کابرایە داناوە لێرە شرکۆ بێکەسی داناوە بە حساب کابرایەکی مەلعونی نەفرەتی کابرایەکی مولحید فەرموو لێرە ئەوەی داناوە حساب ئێمە بابەگرتنە لێرەش گاڵتە بە قورئانی پیرۆزەکە تااقەتی ئەوم نییە پۆستەکانی بخوێنمەوە بەس ئەوەی کە ئەمە ئەم ملحیدێکی تری داناوە ئەوەی کە ئەمە ئەو خەڵکە ڕوونکەمەوە بۆ ئەو خەڵکی کە تێگەیشتون کە خوێنەوارن بە جددیم قسە بۆ خەڵکی ئاوام ناکەم بێتاقەتم لەوەی خەڵکی ئاوام بەگوێ من کرد خەڵکێکی تێگەیشت و گەنجانێکە بانگەوازەکەنی بانگەوازی ئەو خەڵکێکن بۆ تەوحید کاکە تێبکەن گێل مەبن بۆ خاتی خوا گێل مەبن سەیرکە لێرە چۆن سوکایەتی بە بێدوایی دەستکاری بکە فەرموو یعنی کاکە بۆ خاتی خوا گێل مەبن برایان ڕەحمەتی خواتان لێبی ئەم کابرا بێڕەوشتە ئەم کابرا سوک و سەلیما مقدساتی ئێمە نەما سوکایەتی پێ نەکە هاتووە بە ئەقڵتان ڕابێری وەڵا زیرەکیشە والله ئێوە ئەوەنە گێل بن هەر بۆ باشە پێتان ڕابێری وەڵامی ترەڵی چی کاکەکەم